خورێجە لە ماڕەوە دەریان گریە دەرێت کاکە چۆن لە ماڵیان دەرکرد چۆن ئەمە پێشمەرگەی دێرین تێگەیش پێشمەرگەی دێرین تخوا دەبی بێم ئێستا لە سڕێ ڕابەستم باش لەکەن جو هاالم بۆ شوێ دانیش وەڵا لە بیان لە سعات پێنجیوە هیچ دیاریشە وەرە ژیرێ وەرناژ وەڵای دیار نییە وەرەی یارمە بەس لەیتی غاسی لێ ناژدە سارەکەی چەندە لێرە وەڵی سیارەکەی بە هەر هەشتونی وەکەیە ناوەڵا ئێستا لێرە بریان ئێرانە تەوزیعیان کرد بە 12:30 یعنی بە حیساب بە 12:00 تەوزیع کرد باش خەڵکەشی زۆر لێرە ئەبین وە گرفتی غازە و هەبەشە لە ماڵەوە وەزەتە خورێجە لە ماڕەوە دەریان گریە دەرێت کاکە چۆن لە ماڵیان دەرکرد چۆن باشە غازەوی دەردەکەنە دەرێت کابان شاوکاری گۆنینەوە لە ماڵێت ئەخرت چ بکەین چارە چییە دەبی مەجبور دەبی دەرپەڕنی دەرێت لە دوو غازی بگەڕێن